برا عزیزەکەم خوشکە بە حورمەتەکەم ئەی ئەو کەسەی گوێت لێمە ئەی ئەو کەسەی هێشتا پێت ئەوترێ زیندوو بەخوا تۆ لە بەردەم چەند ڕۆژ یەکای تۆ لە ناو چەند ڕۆژ یەکای سوێن بەخوا ئەهلی قەبرستان تەمەنای پێخوازن ئەفضەل ئەیامی دنیا باشترین ڕۆژەکانی دنیان لە جومعە زۆر پیرۆسترە تەنانەت لە شەوانی قەدرش پیرۆسترن لە لای خوای پەروەردگار ئەم دە ڕۆژە هی ئەوەیە ئینسان جهدی تیا بکات خۆی تایە ماندوو بکات تا ئەتوانیت هەچی هێزت هەیە هەچی قووەتت هەیە بیخەگەڕ تا ئەتوانی لەم دە ڕۆژەیە خۆتی لا بکە پێش ئەوەی بگەیتە لیقای خوا پێش ئەوەی کفنەکە بکەنە بەرت ئەم دە ڕۆژە فرسەتێکی زۆر گەورەی عەزیزەکەم لە دەستی خۆتی مەدە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی باشترین کردەوە لە لای خوای پەروەردگار خۆشەویستترین کردەوە لە لای الله سبحانه وتعالى کردەوەیە کە لەم دە ڕۆژەیە بکرێت لە نوێیەمینی حاجیانە بکرێت ئەوەندە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی فەزڵەکەی کرد سەحابە سەریان سوڕما ئەم ڕۆژانە ئەوەندە گەورن حتا فرسیاریان لێ کرد فەرمیان ئەی سەروەرمان ولا الجهاد في سبيل الله تەنانەت جیهادکردن لە پێناو خوایە بەقەت ئەم دە ڕۆژە خەیری نییە فەرمی ولا الجهاد في سبيل الله تەنانەت جیهادکردن و تێکۆشانش لە پێناوی ئەڵڵایە سبحانه وتعالى بەقەت کردەوەی دە ئەم دە ڕۆژە خۆشەویست نییە و بەنرختر نییە فەرمووی مەگەر پیاوێک بڕوا بۆ جیهاد خۆی بڕوا ماڵەکەشی بڕوا فەلەم یەرجع من ذلك بشەی لەو سەرەوە نەخۆی بێتەوە نەماڵەکەشی بێتەوە مەگەر ئینسانێک کردەوەکەی لە ئەم دە ڕۆژە پیرۆستر بێت بڕوا بۆ جەنگ و جیهاد لە پێناو خوایە خۆی بفرۆشێت نەخۆی بگەڕێتەوە نەماڵەکەشی بگەڕێتەوە الله ئەکبەر بۆیە بەڕێزەکەم تا ئەتوانی لەم دە ڕۆژەیە خۆتی لا بکە مصحەفەکە لە ماڵەوە بکەرەوە مۆبایلەکەت قورئانی تایە بیکەرەوە تا ئەتوانی قورئان بخوێنە بەخوا ئەهلی قەبرستان محتاجن بە یەک کەلیمەی قورئان بەخوا محتاجن بە ئاەتێکی قورئان بەڕێزانم ئەخە ئەگەر ئێمە بمرین ئیتر ئەم فرسەتە نابینینەوە ئەم فرسەتە نایەتە بەردەستمان بەخوا عەزیزانی خۆم نابێ ئەو تەمەنایەمان هەبێت نابێت ئەو ئەمەلەمان هەبێ ئێمە ساڵێکی تر ئەم عانە بگەینەوە نوێیەمینی حاجیان والله خەڵکێکی زۆر هەبوو تەمەنای ئەکرد ئەم جەژنە لەگەڵ مناڵەکانیان سەفرە و سیاحەت بکات قوربانیان بۆ بکات گۆشتیان باتێ بە دەستی خۆی بەڵام ئیمڕۆ بە خاکیان سپارد بۆیە ئەو تەمەنایەنە هەمووی شەیطانە ئەداتێت هیوا و ئاواتێکە شەیطان ئەداتێ بۆیە وریابە ئەم دە ڕۆژە فرسەتی تەمەنی تۆیە بەڕێزەکەم لە دەستی خۆتی مەدە تا ئەتوانیت بە ڕۆژوو بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە پێی توانا لە ئەم ڕۆژەیە بە ڕۆژوو بووە ئەگەر هەر بۆت ناکرێت نەکەی ڕۆژی عەرەفە لە دەستی خۆت بیت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێ ڕۆژی عەرەفە بە ڕۆژوو بێت خوای گەورە گوناهی 2 ساڵی ئەسڕێتەوە گوناهی 2 ساڵ بەڕێزەکەم وەڵڵا لە قیامەتە ئەچی بۆ لای دایکت ئەڵی دایک یانی یەک گوناهێکی بچکۆلە نەزەر غەیبەتێ گوناه بچووکترین گوناه لەسەر شانم لای بە بەڵام لا يحمل منه شيء دایکت بەخوا نەزەرێکت هەڵناگرێت گوناهێکت هەڵناگرێت بۆیە خۆت کردەوە بۆ خۆت کات وأن ليس للإنسان إلا ما سعى بەخوا کردەوەکانی خۆت لە قیامەتە فریاد ئەکەوێت ئەبێتە فریاد ڕەست وأن سعيه سوف يرى لقيامته هەموو شتێک ئەبینیتەوە لای خواون نابێت ئەم دە ڕۆژە سونەتە تایە زۆر تەسبیحاتی خوای تایە بکرێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لە ئەم دە ڕۆژەدا فأكثروا فيهن من التهليل والتسبيح والتكبير والتحميد تا ئەتوانن سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر بکەن وەکو ئیبن عومەر ئەبوو هورەیرە ڕەزای خوایان لێبێ بەناو بازاڕە بە دەنگی بەرز ئەسوڕانەوە هاواریانە کرد الله أكبر الله أكبر الله أكبر تسبيحاتی خوایانە کرد الله ئەکبەریان بە گوێی خەڵکەدا ئەم ڕۆژانە ڕۆژانی قیامن ڕۆژانی شەونێژن سەحابە فەرمون ئەلەم دەشەوەیە ماڵەکان چراکانیان ناکوژانەوە تا بەیانی شەونێژیان تیا کرد تا بەیانی تەسبیحاتی خۆیان تیا کرد فرسەتە عەزیزەکەم لە دەستی خۆتی مەدە نوێیەمینی حاجیان گەورەترین ڕۆژەکانی تەمەنی تۆیە نێڵی بە هەوەنتە بەسەر تا بڕۆ تا ئەتوانی خەیری تیا بکە سەدەقەی تیا بکە سەدەقە لە ڕۆژەکانی ترا خەیرە بەڵام لەم ڕۆژانەیە مەگەڵ خوددا بۆ خۆی بزانێت چەند لە ئەو سەدەقانت بۆ ئەنووسێت تا ئەتوانی هاوکاری ماڵی هەژار و نەدار بکە ئەلەم کاتەیە خەڵک زۆر نەدارە زۆر فەقیرە زۆر هەژارە
نانی جەژنەیان بۆ بکڕە، بڕۆ مناڵە هەتیوەکان بەسەرەوەکە، لەم جەژنەیە بێ باوکەکان مێڵە چاو بە فرمێسک بن، بڕۆ دەستیان بگرە و یارمەتیان بە. ئەم دە ڕۆژە ڕۆژانی قوربانیکردنی تایە، قوربانیکردن لە پێناو خوایە سوبحانەوە وتەعالە. بۆیە بەڕێزانم ناکرێت ئەم چەند ڕۆژە وەکو ڕۆژەکانی تر بە ئاسایی بەسەرمانە تێپەڕێت، تا ئەتوانن نوێژی سونەتی تیا بکەن، تا ئەتوانن سوژدەی شوکری تیا بەرن، تا ئەتوانن سەڵاوات بن لە دیار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، تا پێتان ئەکرێت یەکتری ئاشتەوەکەن. بینت لەگەڵ کێیان نییە، بڕۆ لەبەر خوا ڕیسالەیەکی بۆ بنێرە لە مەسنجەرەکەتەوە، ڕیسالەیەکی بۆ بنێرە داوای لێبوردنی لێ بکە. ئەگەر ئەویش لێت نەبووری یەقینت هەبێ ئەمە لای خواون نابێ سوبحانەوە وتەعالە، بڵێ من هەڵم کردووە بەرامبەرت، پێش ئەوەی بمرم احتراف ئەکەم هەڵم کردووە، من سزای بەرگەی سزای خوا ناگرم، ئەمەوێ لەم دنیایە تەسبیح حسابات لەگەڵ تۆیە بکەم، پەڕەیەکی تازە لەگەڵ تۆیە هەڵبەمەوە. ئەمانە پیرۆستترین ڕۆژەکانی خوای پەروەردگارن. من نامەوێت لە ئەم ڕۆژانەدا بەڕاستی نوێژ بکەم و بەڵام لەم لاوە برایەکم خوشکێکم دڵی لێم ڕەنجا بێت. خوای پەروەردگار لە گوناهی هەموو لایەکمان خۆش بێت. بارك الله فيكم. السلام عليكم ورحمة الله وبركاته.